ئەم حملەی دەستی پێکردووە لە دوای گرتنی وەکیل وەزارەتی نەوتە ماوەیە لەمە پێش ئەم حملەیە ئەو گێڕا بوو بە تومەتی گەندەڵی بەڵام اعترافاتێکی زۆری دەرخست لەسەر ئەساسی ئەو اعترافاتە دەتوانی حکومت ئەو حملەیە بەڕێوخا هەر بەو مەبەستە ئەوەیان گرتووە چونکە دەزانن ئەوە معلوماتی زۆر دۆڕە و حەڵقەیەکی مهمە لە فەسادە بۆیە ئەوانە ئەو حملەیە کراوە زۆربەی ئەوانە اعترافاتی عدنان الجومەیلی وەکیل وەزارەتی نەوتە لە دوای ئەوە ئیتر وەکیلی دووهەم عەلی معارج گێڕاوە لەم حملەیە لەگەڵ دەیان کەسی تر لە حملەی شەوی شەممە بەسەر یەکشەم کە لە منطقەی خەزرا و لە زەیونە و لە قادسیە و لە چەندین گەڕەکی بەغا لە کەرخ و ڕسافە گێڕاون لەگەڵ هەندێک شاری تر وەکو هەدەفی حکومت لەم حملەیە حتا تەنانەت خەڵکە ئەوە باسیەکە کە ئەمە مەبەستی بنبڕکردنی گەندەڵی و فەساد لە عێراق نییە بەڵام ئەوێ داپۆشی خودی ئەو سیستەمە یعنی فەسادی ئەو سیستەمە چونکە سیستمی سیاسی لە عێراق هەر لەوەی دامەزراوە لە 2003 هەتا ئێستا فەساد ڕکنێکی ئەساسی و بەشێکی گەورەیە لە سیستمی ئەم نظامە سیاسیە محاسەسە خۆی معنای ئەوەیە دەسەڵاتی سیاسی بەش بکرێ بینی هەموو ئەحزابەکان کە لە بەرلەمانە هەن هەر یەکێ بە پێ سەهمی خۆی و هێزی خۆی بەشێک لە مەوارد و داهات و سەروەت و سامانی ئەم وڵاتە بشکەنەوە بینی خۆیان ئەوە نییە بە معنای ئەوە حکومەتیان وەزارەت بچێ کار بکا و خزمەت کا بۆ خەڵکو و کاریە معنای ئەوەیە کە شەڕەکەن لەسەر وەزارەت شەڕەکەن لەسەر مەواردی و میزانیە ئەو وەزارەت لە موازنەی ساڵانەی عێراقە بۆیە شەڕەکەیان هەموو جارێ کە انتخابات دێ و حکومت پێک بێ و تشکیلی حکومت لە ئارادا بێ لەسەرەوەی ئەم وەزارەتەمەوێ نە ئەم وەزارەتەمەوێ ئیتر بەشی یەکەن بشوەیە کە تەوافقی بێ چونکە وەزارەت تا وەزارەتی کە ئیمکانات و مەواردی و سەهمی لە موازنە فەرقی هەیە بۆیە خەڵکیش ئەڵێ ئەمە نەچووەتە سەر سەرە گەورەکانی گەندەڵی لە عێراقا کە زۆربیان ئەوانە قیادەی زعامەتی عملیی سیاسی لە عێراقەکەن لە خلالی 23 ساڵ بۆیە چوونە ئەوانەی کە چۆن بڵێم کەسی دووهەم و سیهەم و ئەمانوەیە کە وەکو ئەکباشی فدا پێڵێن یان ئەوان دایان ناوەندەمێکە ئەگەر لە حاڵەتێکەوەی بیکەن بە قوربانی بەڵام خودی سیستمی فەساد و سەرە گەورەکانی فەساد هەرماوە و لە جێخۆیە مێنێ بۆچی ئەگەر قەرارە بەرامبەر گەندەڵی حملە بکرێت بۆچی سەرە گەورەکانی دەرەجە یەکەکان لە مالیکی و سوودانی و کاظمی و حەکیم و هەروەها ئەوانەی کە کوردەکان کە لە حکوومەتی عێراقدا هەن و بوون و پەرلەمانتارن وەزیر و هەتاوەکو دوایی وەکوتم ئەوە نەچووە ئەو حملەیە نەچووە و ناچێ سەرە گەورانە و زعامەتی فەساد و زعامی سیاسی لە عێراقە لەبەرەوەی خودی ئەوانە سەرپەرشتی ئەو حملەیەکەن و خودی زەیدی عەلی زەیدی سەرۆک وەزیران عەلی زەیدی ئەوە مڕەشەحی خۆیانە و خۆیان هێناویانە ئەسڵان دەورێکی سیاسی بە قووەتی نەبوو پێشووتر ئەوە مڕەشەحی خۆیان ئەمان ئەم حملەیەکەن بەشێکی لە ئاڵوگۆڕی منتەقە و عێراق لەم ماوەی ئەخێرا وای لێ هاتووە کە ئەبێ جۆرێک جواب بدەن بە هەندێک شت بەبێ ئەوەی مەسالیحی خۆیان تەسیر لەسەر مەسالیحی خۆیان بکات وەکو ئەوەی ناڕەزایەتی خەڵک زۆر بە تایبەت بەرامبەر گەندەڵی بەرامبەر بێخەدەماتی بێکارەبایی نائەمنی هەموو ئەمانە خەڵکوای لێ کردووە لە خەڵک تەنانەت چەندین اعتراض و مانگرتن و اعتصام و ئەمانە لە ماوەی ئەخێر یعنی لە هەموو عێراقا هەبوو بۆی ئەوانەیانوێ جوابۆ بدەنەوە بشوەیە کە قوربانیەک بدەن لەوانەیە کە دەرەجەی دووهەم و دەرەجەی سێهەم و ئینەوە لە مەسئول و ئیداری و ئەمانە بەڵام خودی سەر ئەسڵیەکانی پرۆسەی سیاسی ناگاتە خۆیان چونکە ئەوان خۆیان سەرپەرشتی ئەو حملەیەکەن خۆیان دەستیان پێ کردووە بەشێکی لەوە کە اتفاقات لەگەڵ ئەمریکا کە ئەیانوێت سەقامگیریەک نوعێک لە سەقامگیری بە وەزعی عێراق بدەن چونکە ئەمریکا تاقی کردوێتەوە و بەشێکی گەورە لە ئێدارەی ترامپ قەناعەتیان گەیشتۆنە قەناعەت کە ئەسلوبی و ڕێگەی توندی و هینە بەرامبەر بشێ وەکو حکومەتی عێراق و تەرەفە سیاسیەکان و میلیشیاکان و ئەوانە سەرکەوتوونەوە بۆ ئێستا یانەوێت تەرەفێکی سەرەکی یا مجموعەی تەرەفی سەرەکی بیانکەنە مەسئولی
ئەو عملیە کە مەصالح ئەمریکا بەرێتە پێشەوە ئەوەش پێویستی بە جۆرێک لە سەقامگێری و تونندکردەوەی دەسەڵاتی خۆیان پتەوکردنی دەسەڵاتی خۆیان ئەوەشیان پێشوەتر تاقییان کردوتەوە لە سووریایە تەنانەت کەسێکیان هێناەوە لە سووریا و مجموعی گروپیان هێنا لە سووریا خۆیان بە ڕواڵم لە حاڵەتی شەڕ بوون لەگەڵیان و بەناو ئەرهاپین لە ناویان ناون و بەڵام هاتن تەرتیباتێکیان داناوە و جێبەجێیان کردووە لە سووریا بە دەستیان خستۆتە دەستی تورکیا و ئەم پرۆسەیە جێبەجێیان کرد تەنانەت حملەیان کرد بەسەر کوردەکانیان بۆی جۆرێک لە تەثبیتی حکومەتی تازەی سووریا بکەن و خۆی ببێتە نوێنەری خۆیان و وەکیلی خۆیان لە سووریا و لە منطقەیە ئێستا ئەیانوێ ئەمەش لە عێراق بکەن چونکە ئەسلوبی پێشووتر فەشەلی هێنا پێم وایە مەسەلەی تەسلیمی شک لەلایەن هەندێک گروپی چەکدار لە عێراق کە سەر بە ئەتاری شیعی و سەر بە ئێران سەر هێنا تەسلیمیان کردو بەشێک لەو پرۆسەیە ئەم چەکە تەسلیم بکەن بەڵام بەرامبەر ئەو جۆرێک لە دەمجکردن لە ناو عملی سیاسی لە عێراقا و پتەوکردنی دەسەڵاتیان ئەو تەنانەت جۆرێکە بتوانن ئەطرافی تر کۆنتترۆل بکەنەوە لە ناو عملیە سیاسی شەریکی خۆیان ئەگەر سربەخۆ لە ئامانجی ئەم حملەیە هەر بەڕاستی لە حکوومەتێکی وەک لە عێراقدا بوونی هەیە کە لەسەر بنەمای قەومی و تایفی و مەسەبی ئەوانە پێکێنرا لە تانەی جۆرە دەسەڵاتێکی وەهایە هەیە کۆتایی بە گەندەڵی بهێنێت خۆیان ماهی تەشەکردنی گەندەڵی لە عێراق لە خلالی ئەم دوو دەیەی ڕابردووە هەتا ئیستا بەڕای من مەسەلەی توانان نییە ینی وەکووتم ئەم حملەیە بەشێک لە پرۆسەیەک کە بیانوێ جۆرێک لە یەکەم قبولی ئەمریکا پەیدا بکەن بە تەسلیمی چەک بە جۆرێک لە حملەیە لەسەر مجموعی کەس بە تایبەت ئەوانە بەشێک لەوانەی گیراون خوباتیان لەسرە لەلایەن ئەمریکا لەلایەن سیاسی فدرالی و لەلایەن خزانەی وزارەی خزانەی ئەمریکی و هینە پێم وایە ئەمە پرۆسەیەکە لەگەڵ ئەمریکا بۆیە ئەیبینین ئەمریکا پاڵپشتی ئەو حملەی کردووە سەرۆک کتلێ سەرەکیەکانی عملیە سیاسی لە عێراق تەییدی ئەم حملەیان کردووە تەنانەت سەرۆکی ئەحزابی شیعی تەییدی ئەم حملەیان کردووە تقریبا زۆربەیان تەییدیان کردووە یان فعلەن خۆیان سەرپەرشتی ئەوەکەن یان ئەوانەی تر ئەیانوێ جۆرێک کە بڵێن ئێمە قبولمانە و ئەیانوێ خۆیان دوورکەن لە خەتەریاتی هەر مسائلەیەکی قانونی مەسەلەکە ئەگەر خۆیان ئەرادەی ئەوەیان هەیە طبعا ئەتوانن چونکە خۆیان سەبەبی فەسادن بەڵام ئەوان خۆیان لەسەر ئەساسی فەساد و خودی سیستمە سیاسیەکە دامزراوە لەسەرەوەی هەریەکە و بەشێک لە سەروەت و سامانی عێراق لە گیرفانی خۆی بێ و خەڵک لێ مەحروم بکات ئەمریکا لە دڵسۆزی خەڵکی عێراق ئەوە ناکا بەڵام وەکووتم ئەوێ جۆرێک لە سەقامگیری بدا بە حکومت بەرامبەر مجموعی اتفاقات کە بێتە جۆرێک لە وەکالەت بۆ سیاسەتی ئەمریکا یان حفظی مەصالحی ئەمریکا بکات تۆزە دوور بێت نەک بچری علاقاتی لەگەڵ ئێران بەڵام تۆزە کەم ڕەنگ بێت لەگەڵ حفظی مەصالح تهدیداتی مسلحی چەکدارەکان و گروپە چەکدار بەرامبەر مەصالحی ئەمریکا قەواعدی سەفارە و قونسڵیە و ئەمانوێنە ضامن بێت کە دووبارە نەبێتەوە لەبەر ئەوە ئەمریکا بۆیە ئەمریکا بەشێک لەم حملەیە نەک بەس خۆی فەساد مجموعەیە کووتم پرۆسەیەکە هەیە لە ئارادایە ئەمریکا پێشووتر مانگ و نوێیە لەم و پێش مجموعەی شروطی داناوە لەسەر عێراق و فشاری هێناوە بۆ سەر حکومەتی عێراق یەکەم وەکو ئەزانین ئەمە لە 2003 هەتا ئێستا هەموو عائدات و وارداتی نەوتی عێراق کە ئەفرۆشرێ بۆ دەرەوە نایەتە حسابی هنا عێراق مثلا لە بانکە دەوڵەتیەکان یان لە ناو عێراق یەکەم ئەچێتە خزانەی ئەمریکی و بە پێ چەک هەموو جار هەموو مانگێ بە پێ چەک بە ئەمزای سەرۆک ئەمریکا سەرفەکرێەوە حکومەتی عێراقی احتیاجاتی هەموو ساڵێ لە 22 مانگی 5 لە 22 ئایار چونکە یەکەم جار لە 2003 ئاوا دەرچووە ئەو بریارە لە ئەمریکا
هەموو ساڵێ تازە ئەکرێتەوە بە ئەمری تەنفیزی لەلایەن سەرۆکی ئەمریکا ئەم بریارە تازە ئەکرێتەوە کە کۆنتترۆلی وارداتی نەوتی عێراق خۆشمانەزانین زۆربەی داهات و مەواردی خەزینەی عێراق خۆی لە نەوتا دێت. بۆیە تهدیدیان کردووە ئەم جارە مەگونوێ لەم پێش 2 مانگ لەم و پێش بەڕسمی تهدیدیان کردووە کە ڕاگیرێ ئیتر پارە نادرێ بە عێراق لە عائداتی نەوتە، یعنی معنای هەموو وارداتی مالی ئەوەستێ هی نەوت. عێراق نەوتە فرۆشیە بەڵام پارەکەی چێ بۆ ئەمریکا ئامادە نییە ئیتر پارە بدا بە عێراق، پارەی نەوتە ڕادەست ناکات بە عێراق. ئەمە یەکەم. دووهەم تهدیدی دووهەم ڕاگررتنی مساعداتی ئەمنی وەکو مساعداتی ئەمنی وەکو مساعداتی استخباری، مساعداتی چەک، تەقەمەنی غیر الآخری مساعداتی ئەمنی. ئەم دوو تهدیدە وای لێ کردووە کە حکومەت ئەزانی ئەوروپیە یانی نەک حکومەتە هەموو سیستەمەکە چێتە ژێر خەتەرەوە کە پارەی بۆ نایە، پارەی نەوتەکەی بۆ نایە. ڕاگررتنی مساعداتی ئەمنی جۆرێک لە ڕەنگی سەوزە بۆ ئەطرافی تر لەوانەیە بۆ داعش، لەوانەیە بۆ هەر لاینێکی تر کە بتوانێت هێرش بکاتە سەر عێراق ئەگەر مساعداتی ئەمنی ڕاگرێ لەگەڵ مەسەلەی وارداتی داهاتی نەوتە نایدا بە عێراق. ئەمەش خەتەریاتی زۆر گەورە لەسەر خودی حکومەت و لەسەر معیشت و هەموو سیستمی اقتصاد و سیاسی لە عێراق وەستێ. بۆیە چەکەکەیان بەشێک لە گروپە چەکدارەکان چەکەکەیان تەسلیم کردووە و دوایی ئەو حملەیە بەسەر مجموعەی مەسئولی ئیداری و سیاسی لە عێراقا کە 2 ڕۆژ لەمە پێش دەستی پێ کردووە. فعلەن لەژێر تهدیدی ئەمریکایە ئەم هەنگاوانە لەلایەن حکومەت هەم تەسلیمی چەک لەلایەن هەندێک گروپی چەکدار هەم حملەی با بڵێن چۆن بڵێ مکافحەی فەساد. وەکو وتم لە پێشاوە پرۆسەیەکە ئەمریکا فەرزی کردووە حکومەت ئەیەوێ خۆی مطابقەت کا لەگەڵ ئەو پرۆسەیە زۆر شت لە دەست نەیە، بەڵام پاڵپشتی ئەمریکا بۆ لای خۆی کەسب بکاتەوە. ئەم حملەیە لای خەڵکی چی جۆرە بۆچوونێکی دروست کردووە؟ ئایا تەوەهومی دروست کردووە، چاوەڕوانی لەلایەن خەڵکیەوە هەیە، یان چ جۆرە ڕەتفعلێکە بۆ لەلایەن خەڵکی عێراق؟ بەڕاستی ئەم جارە هەر کە لە یەکەم 2-3 سەعات هەر یەکشەممە بەرەبەیان کە دەستی پێ کردووە خەڵک تەفاعلی خەڵک زۆربەی خەڵک نەمان بینی زۆربەی خەڵک طبعاً هەموو خەڵک تەئیدی کردووە هەر جۆرێ با بڵێن هەر جۆرێ حملەیەک بەرامبەر کەسی فعلم فاسد خۆی مایە دڵخۆشی لەلای خەڵکە، بەڵام لە هەمان کاتە خەڵک نیشانی ئەوەدا کە هوشیارەیەکی بەرزی هەیە بەرامبەر وەضع تێگەیشتووە لە وەضعی سیاسی عێراق و لە هێزە سیاسیەکان کە حکمی عێراقەکەن. ئەمەیان وتووە ئەمە کەسانێکی گەورەنی لە پرۆسەی لە عملیەی فەساددا لە عێراق، ئەمانە مجرد تەضحیە ئەدەن بە هەندێک کەس، بەڵام ئەگەر نچێتە سەرە گەورەکانی فەساد ئەم حملەیە هیچ معنای نییە و ناتوانێت کۆتایی بە فەساد و بە گەندەڵی بێنێ. ئەمە ڕای زۆربەی خەڵک تەنانەت ئەوانەی کە تاییدی حملەیان کردو هەموو خەڵک تاییدی کردووە، بەڵام ئەڵێ ئەمە بەس نییە، ئەبێ حکومەتیان پیشانی ئەوە بدا کە ئەم حملەیە جددیە و ڕاستگۆیە لەو حملەیە کە بچێتە سەرە گەورەکان، یان ئەمە معنای تەبریرکردن بۆ فەسادی خودی سەرە گەورەکانی فەساد لە عێراق. ئاخر پرسیارم ئەوەیە کە خەباتی ڕاستەقینە بۆ کۆتایی هێنان بە گەندەڵی، بۆ ڕوبەڕووبوونەوە بە گەندەڵی بە بۆچوونی ئێوە چییە و چۆنە؟ زۆر باشە. من پێش ئەو حەزەکەم ئشارە بۆ بکەم، یعنی حکومەت مجموعەی هەدەفی هەیە. ئەو یەکەم توڕەیی خەڵک و ناڕزایەتی خەڵک تۆزە امتصاص بکاتەوە، ئەوە لایەکی تر ئەوێت تەهیلی ئەو حکومەیە تازە بکە، حکومەی ئەتاری شیعی بەتایبەت لەگەڵ فشارەکانی ئەمریکا و ئاڵوگۆڕی منتەقە تەهیلی ئەو حکومەتە تازەیە. سێهەم ئەوێ منزومەی فەساد وەکو باسم کرد، منزومەی فەساد و زعامەی گەورەی فەسادی
فعلی تغطیە بکە و دایپۆشێ لە سەریان دووهەم بەرنامەی حکومی کە ڕایگەیاندووە عەلی زەیدی بەرنامەیەکی دژی خەڵکیە لە ڕووی اقتصادیەوە بەتایبەت تەنانەت هێرشی کردوتەوە سەر هەندێ امتیازات و مەکاسب و زەماناتی ئیجتیماعی لە عێراق هەبوو دەیان ساڵ ئەو امتیازاتە و ئەم مەکاسبە هەبوو ناوە ئەمە اشتراکیەت و ئیترکاتی نەمەوە و ئەبی ئەمە بچینە سیستمی بازاری ئازاد و ئالەمانەیە طبعا ڕەتفعلی خەڵکش زۆر هەبوو بەرامبەرەوە ئەعلانە ئەمەش ئەیەوێ ئەم بەرنامەیە بەم حملەی بەناو دژی فەساد ئەو بەرنامەیە جێبەجێ بکات بۆیە ئەم حملەیە وەکو وتمان کۆتایی بە گەندەڵی لە عێراق نایێنێ هێزی فعلی و واقعی و حقیقی کە ئەتوانێ بنبڕی گەندەڵی گەورە و ڕزێ لە عێراق بکە هێزی خەڵکش لە 2011 حتا ئێستا دەیان و سەدان و ناڕزایەتی هەیە و تەنانەت ئینتفاضەی ئۆکتۆبەری 2019 بەشێک گەورەی مەطلەبی خەڵک و اعتراضیان بەرامبەر گەندەڵی ئەمە قەزیەکی زۆر گەورەیە زۆر مهمە بەشێکی ئەوەی حکومەت چووەتە سەری کە ئەوێ ئەمتفاسی ناڕزایەتی خەڵک بکە بۆیە ئەو خەڵکە بێ ئەستفادە بکە لەم حملەیە کە ئەستفادەی لێ بکە کە فشار بێنێ بەردەوام بێت ئەو فشار بێنێ بۆ سەر حکومەت و بۆ پەرلەمان و بۆ هەموو هێزە سیاسیەکان کە ئەبێت پیشانی ئەوە بن کە ئەگەر خۆیان ڕازگۆن و ئەیانەوێ کەسبی خەڵک بکەن و بەرامبەر توڕەی خەڵک نەوەستنەوە ئەبێ جێبەجێ بکەن حتا ئەخیر کە سەرەکانی فەساد و ئەو منزومە کاملەیە لە فەساد کە ڕەبتە بە سیستمی خودی سیستمی سیاسی ئەبێ بنبڕ بکرێت ئەمەش ڕەبتە بە ناڕزایەتی خەڵک هەر ئەمڕۆ ئەم ئیوارەیە داوەتێکی زۆر گەورە هەبوو کە خەڵکۆ بێتەوە لە ساحەی کەهرەمانە لە وەغا لە ناوڕاستی وەغا بۆ ئاعتراضکردن بەرامبەر گەندەڵی و داواکردن ڕێک داواکە ئەوەیە کە ئەم حملەیە بێتە حملەیەکی حەقیقی و ڕاستی و بچێتە سەرە گەورەکانی فەساد و بنبڕی کە لە ئەساسەوە